زمان و ئەدەبی کوردی پۆلی هەفتەمی بنەڕەتی گەیشتمە لاپەڕا 32 بەڵام بە لاپەڕا 31 دەست پێ دەکەم چونکە 32 تەواوکەری 31 کاتە پێداچوونەوەکی خێرە. جۆرەکانی ڕستەی ڕاگەیاندن. ڕستەی ڕاگەیاندن چەند جۆرە؟ دوو جۆرە: ڕستەی ئەرێ، ڕستەی نەرێ. ڕاگەیاندن مانای چییە؟ واتە ڕستەکە کۆتایی دێ بە خاڵ. هەموو ڕستەکانی ڕاگەیاندن لە کۆتاییەکەی خاڵێک دانرایە، واتە ڕستەکە ڕستەی پرس یان پرسیار نییە. ڕستەی ئەرێ مانای چییە؟ واتە کردارێک ڕوودەدا، ڕوویدایە یان ڕوودەدا. بۆ وێنە ئاوی ڕووبارەکە وشک بوو، واتە کردارێک ڕوویدایە، کردارەکە ئیشەکە کارەکە چییە؟ وشک بووە، ئاوەکە نەمایە. ئەوە ڕستە چی؟ ئەرێیە. یان نەسرینێ ئاگر هەل کرد، واتە نەسرین ئاگری کردەوە، ئیشەکە کرا، کارەکە کرا، نەسرین کارەکەی کرد، ئاگری هەڵ کرد، ئاگری هەڵکرد. یان کاوە کتێبی ڕێزمان دەخوێنێتەوە. چ ئیشەک دەکا کاوە، چ کارێک دەکا؟ کتێبی ڕێزمان دەخوێنێتەوە ئێستا. یان ڕەنگە بەیانی یان ئێوارە. ئەڤڕۆ ئاڤدەڵ دێچیتە زاخۆ. ئەڤڕۆ، ئەوڕۆ یان ئەمڕۆ، ئاڤدەڵ ناوە، ناوی کەسەکە، دێچیتە دەچیتە یان ئەچیتە یان دەڕوا بۆ زاخۆ. کاتە ئیشەکە چییە؟ چوون، چوونە زاخۆ. ماستێ هەولێرێ ترشە. ماستی هەولێرێ کووە؟ ترشە. ئێستا ترشە. نەک ترش بوو، ئێستا ترشە. هەواڵەکە چییە؟ هەواڵەکە ئەوەیە کە ماستی هەولێرێ ئێستا ترشە. ئەوە ڕستەی ئەرێ. ئەدی ڕستەی نەرێ هەمان ڕستە. ئاوی ڕووبارەکە وشک بوو، ئەگەر بیکەمە نەرێ، ئاوی ڕووبارەکە وشک نەبوو، کەواتە لە پێش کرداری بوو چ دادەنێم؟ نە، نەی دادەنێم. نە، نەبوو. کارم بە وشکەکەی نییە، چونکە وشک ئەوەی ڕاستیوی کردار نییە لە بنچینە. لە بنچینە وشک وەکو ئەوەی وایە هاوڵ یان ئاوەڵ ناوبی یان ئاوەڵ کرداربی، بەڵام کردارەکی کردار نییە لە بنچینە. لەبەر هەندێ تەنیا نەرێنیەکە و ئەرێ بە دەبی بە چ بلکێیان بنووسێ؟ بە کردار یان بە کارەکەی. بوو زۆر زۆر باوە لە کوردی. بوو، نەبوو. بوو و نەبوو. وەکو دەرێی هەبوو، نەبوو. لە کاتی جێڕانەوەی چیرۆ هەبوو، نەبوو. ڕستەی دووەم نەسرینێ ئاگر هەڵ کرد. لێرە وشەی هەڵ کرد واتە هەڵی کرد، ئەویش ڕاستە کارە، کردارە، بەڵام کردارەکی پێشگرەکی هەیە، بەخۆی لە چه هاتیە؟ لە کرد.
کرد و هەڵ یان هەل لێرە پێشگرە کەواتە نابی ئەمن نەیەکەی بینم نەهەڵ کرد ئەوها نابی دەبی بنووسم هەڵ نەکرد کەواتە کار بە هەڵەکەی نییە بەڵام کردەکەی دەینم نەیەکی پێوە دەنووسێنم هەڵ نەکرد نەسرینێ ئاگر هەڵ نەکرد یان نەسرین ئاگری هەڵ نەکرد هیچ کێشە نییە زاراوەیە هەڵ کرد یان هەل نەکرد هەڵ کرد یان هەڵ نەکرد ئەو کات لێرە ئەو هەیە بێگومان ئەمن دەبی پێکەوە بینووس هەڵ ناکرد یان هەڵ کرد ڕستەکەی پاشی ئەو کامەیە کاوە کتێبی ڕێزمان دەخوێنێتەوە ئەو دەخوێنێتەوە ئەو دەلێرە هەمیشە لە پێش کار و کردار لۆچیە لۆڕانە بردوو یان 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 دێ ئەو سێە ئەگەر هەبوو لە ئەرێ لایان بە بیکە نا کاتە لێرە بووە کاوە کتێبی ڕێزمان ناخوێنێتەوە چونکە ڕانە بردووە لە جیاتی نە دەنووسین نا لە ڕابردووبی دەنووسین نە ڕانە بردووبی دەنووسین نا لە جیاتی لە جیاتی لە جیاتی دێخوێنیتەوە ناخوێنیتەوە دەخوێنیتەوە ناخوێنیتەوە ئەخوێنیتەوە ناخوێنیتەوە ئێستا ڕستەی چارەم ئەڤڕۆ واتە ئەمڕۆ ئافدەڵ دێچیتە گوتمان دەیەکەی لا دەبەین ناچیتە ئەڤڕۆ ئافدەڵ ناچیتە زاخۆ ڕستەی پێنجەم ماستێ هەولێرێ ترشە ئەو زۆر گرنگە لێرە ئەو کارەکە کردارەکە لێرەیە ترش کردار نییە ترش سیفەتی ماستەکەیە بەڵام لێرە کردارەکە لکاوە بە سیفەتەکە لە بەرهەندێ ئەمە دەبی کردارەکەی چاکەی کە هەبوو ئەیەکەی لە پێش ئەیەکەی چدا دەنێین نییە یا تەنیا نی واتە ئەوها ئەیەکەمان هەیە نییەکەی دەینین دایدەنێین ئەوها دووجار نییە یان بە زاراوەی کوردی کرمانجی نین ئەوجا ئەیەکەش دەنووسینەوە نینە کاتە لێرە ترش نینە ئەگەر لێرە ئەیەکە لکاوە بە ترشەکە چونکە لە کوردی ناتوانین هیچ کات ئەی بە تەنیا بنووسین ئەو پیتە بزوێنە کورتە لە کوردی هەندێک جار زۆر باوە بەڵام هەندێک جار کێشەی نووسینیش دروست دەکا لۆ ئەوانەی بە کوردی دەنووسن لێرە
لکا بوو بە ترشەکە پاشان کە بووە نەرێنی بە تەنیایان نووسە چونکە ئیدی پێویست ناکە بلکێ بە وشەی ترش سیفەتە ئاوەڵناوە کە لێرە ناچارین ئەیەکەی بلکێنین بە ترشەکەی بەڵام دەبی بزانین ئەو لێرە کارە وە کردارە یان دەڵێن ماستێ هەولێرێ ترش نییە یان ماستێ هەولێرێ ترش نینە بە پێی کامە زاراوەی بەکاردەینێ. ئەوجە ئێستا خوێندنەوەکان خستنە ڕوو ئەگەر سەرنج بدەینە کۆمەڵ ڕستەکانی بەشی یەکەم دێبینین هەمویان هەواڵ لە ڕوودانی شتێک دەکەن واتە هەواڵی شتێکمان پێ دەڵێن کە ڕوویدایە. ڕستە یەکەم هەواڵی وشکبوونی ئاو ڕادەگەینی. ڕستەی دووەم هەواڵی هەلکردنە ئاگرێ ژلایە نەسرینێ نەسرین ئاگری هەڵدەکا ئەو هەواڵەمان پێڕادەگەینن کە نەسرین ئاگری هەڵدەکا. ڕستەی سێم هەواڵی خوێندنەوەی ڕێزمان لەلایەن کاوە دەیەوێ کتێبی ڕێزمانی کوردی یان ڕێزمان بخێنیتەوە. ڕستەی چارەم هەواڵی چوونی ئافدەڵ بۆ زاخۆکەواتە هەمویان هەواڵن ئیشک کارەک دەکرێ. ڕستەی پێنجەمیش دیسان هەواڵی ئەوەیە ئایا ماستەکە کووە کوونیە ماستەکە ترشە ماستەکە ترش بووە. لە کۆمەڵی نەرێ ئەرێ و نەرێ سەرنج دەدەین کە هەواڵی ڕوونەدان شتێک ڕوو نادات یان ڕووی نەداوە نەرێ واتە نەکرایە ڕووبارەکە وشک نییە ڕووبارەکە وشک نەبووە یان نەسرین ئاگری هەڵ نەکردیە یان کاوە کتێبی ڕێزمانی نەخوێندیتەوە یان ماستەکە ترش نییە ئافدەڵیش ناچیتە زاخۆی. ئەگەر دووبارە بە وردی لە کۆمەڵ ڕستەکانی بەشی یەکەم و بەشی دووەم بخوێنینەوە جوداییەکە چییە جیاوازیەکە چییە لە مابەینیان لە مابەینی ڕستەکان ئەوەیە کە ڕستەکانی بەشی دووەم ئامرازی نەرێ هەیە خراوەتە پێش کارەکە ئەوە زۆر زۆر گرنگە نە لە چێدا دەنێم هەمیشە دەبی لە پێش کارەکەی دای بنێم ئەوە زۆر زۆر گرنگە پێش کار و کردارەکە کە ئەمە لە ڕستەکانی بەشی یەکەم نییە هیچ وشەی نییە نینە ئەو وشانە نییە ئەگەر ڕستەکە ئەرێ بوو ئەگەر نەرێ بوو ئەو وشانەیان ئەو چەند پێشگرانە هەیە کە دەبی داینێم لە پێش وشەی کار بچم بزانم وشەی کار کامەیە. ئامرازە نەرێیەش لە ڕستە یەکەم و دووەمی بەشی ڕستەکانی ڕیزی دووەم نە کەواتە ئەگەر وشەکە ڕابردوو بوو لە پێشی چدا دەنێم نە چووم نەچووم هاتم نەهاتم ڕۆیشت نەڕۆیشت کەواتە ئەگەر وشەکە یان کارەکە ڕابردوو بوو لە پێشی نەی دادەنێم بەڵام هەندێک جار کارەکە ڕابردوو نییە ڕانەبردووە لە پێشی چدا دەنێم یان ئەگەر ڕانەبردوو بوو ئەی پێوەیە لە پێشی نین یان نییە ترشە ترش نییە
سوورە سوور نییە، سەوزە سەوز نییە، شیرینە شیرین نییە. ئەوجا ئەو ڕستانەی کە کەوتونەتە بەشی یەکەم و ئامرازی نەرەیان تێدا نییە، هەواڵ لە ڕوودانی شتێک دەدەن، پێی دەگوترێ ڕستەی ئەرێ. ڕستەی ئەرێ شتێک ڕوودەدا یان ڕوویدایە، ڕستەی نەرێ شتێک ڕووی نەدایە ڕووش نادات. ڕستەی نەرێ نەڕوویدایە نەڕوو دەدات، ئەوە نەرەیە. بەڵام ئەرێ یان ڕوویدایە یان ڕوو ئەدات لە داهاتوو. ئەوجا ئێستا ڕستەی ڕاگەیاندن دوو جۆرە، دوو بەشە. ڕستەی ئەرێ ئەو ڕستەیە لە ڕستەیە کە ڕوودانی شتێک پیشان دەدا، شتێک ڕوویدایە. ڕستەی نەرێ ئەو ڕستەیە کە ڕوونەدانی شتێک پیشان دەدا. و ڕێگاکانی نەرێکردن لە زمانی کوردی ئەگەر کارەکە ڕابردوو بوو چ دادەنێین؟ نە لە پێشی کارەکە. ئەگەر کارەکە ڕانەبردوو بوو چ دادەنێین؟ نا لە پێشی کارەکە. هەندێک جار کارەکە ناتەواوە، واتە کارەکە تەنیا ئەو وشەیە هەیە لە جیاتی کارەکە. ئەو کات چ دادەنێین؟ لە پێش ئەو پیتەیان ئەو بەخۆی وشەیە ئەوەی ڕاستی بی، بەڵام چونکە وشەکە لە یەک پیت پێکاتیا دەلکێندرێ بە وشەیەکی دیکە وەمانزانیە پیتە، بەڵام بەخۆی پیت نییە. کەواتە لە پێش ئەو کارەی کە چ دادەنێین؟ نی یان نین. ئەوجا ئەیەکەی دادەنێین، نینە یان نییە، دەبیتە نەرێ. ئەگەر هاتوو کردارەکە دەی لە پێش بوو، ڕانەبردوو بوو دە یان ئە، دەبیتە نا، دەبیتە نا. ئەگەر ڕابردووش بوو دەبیتە نە. ئێستا با من لێرە هەندێک ڕوون کەمەوە زیاتر بەهۆی هێنانی وێنە. هەندێک کاری ڕابردووم هەیە، فڕی کارەکی ڕابردووە، هات ڕابردووە، فرۆشرا، نووسرا، شوشت بوو، هەموو ئەوانەی بوویان لەگەڵ بوو ئەوە ڕابردوونە. کەوت یان کەوت بوو، کڕا کرابوو، نووست بوو نووست یان نووست بوو، شکابوو چوو چوو بوو. ئەمن چیان لە پێش دادەنێم ئەگەر بیکەمە نەرێ؟ نە، نەفڕی، نەچوو، نەشکابوو، نەنووست بوو، نەنووسرا، نەفرۆشرا، نەکەوت، نەهات، کەسەکە نەهات، باڵندەکە نەفڕی، کەسەکە نەچوو، گۆزەکە نەشکابوو، منداڵەکە نەنووست بوو. کاتە لە کاتی ڕابردوو چ دادەنێم؟ نە، نەی دادەنێم لە پێشی کارەکە. دەبی بزانم ڕابردوو چییە؟ ڕابردوو ئەوەیە کە نووسرا، کڕا، فرۆشرا، خورا، دزرا، کەوت، هەستا تۆزێک ئاسان نییە ئەوەی لێگەڕێم، چونکە ڕابردوو
لێرە تەنیا باسی هەندێک لە ڕابردووی دەکەین، باسی هەمویان ناکەین بەداخەوە چونکە ئەوەندە ئاسان نییە باسکردن و لێرە تەنیا باسی هەندێک لە کردارە ڕابردووەکان دەکەین. دەبوایە بابەتەکە تۆزێک بەرفراوانتر بە چونکە ئەوەی ڕاستیبی ئەوەندە ئاسان نییە تەنیا نەیبینم دانێم، ئەوە تەنیا هەندێک لە کارە ڕابردووەکان دەگریتەوە، هەمویان نا. بەڵام جارێ بە ئەمە ئیشەکەی زەحمەت نەکەین، تەنیا باسی هەندێک لە کردارەکان دەکەین یان لە کارەکان، ئەوانەی کە تەنیا نەیەکەی دادەنێم و ئیشەکە دەکرێت، نەشکابوو، نەفرۆشرابوو، نەکڕابوو یان نەکڕا، نەکەوت و نەنووسرا. ئێستا بێمە سەر کردداری کاری ڕانەبردوو. دەفڕێ یان دەفڕی یان ئەفڕێ، هیچ کێشە نییە، یان دێفڕێ یان دێفڕی، کەواتە دە یان ئە ئەگەر هەبوو لە سەرەتای کارەکە ئەوە ڕانەبردووە. ئەچێ یان دەچێ یان دێچێ، هیچ کێشە نییە. دەنووسی یان دەنووسێ یان ئەنووسێ، ئەشکێ دەشکێ دێشکێ، ئەشوا دەشوا، هەمویان ئەوانە کوو دەکەمە نەرێ تۆزێک زەحمەتترە لێرە. ناچارم لێرە دەیەکەی لابم نای لە جێگەی دانێم. دەنوێ نانوێ، دەکڕێ ناکڕێ، ئەڕوا ناڕوا، ئەفرۆشێ نافرۆشێ، دەنووسێ نانووسێ، ئەنووسێ نانووسێ، کەواتە ئەمن لێرە ناچارم دە ئە دێ هەمویان لابم بسڕمەوە لە پێش کارەکە و نادانێم لە جیاتی. ئەچێ ناچێ، دەشوا ناشوە، دەکڕێ ناکڕێ، ئەکەوێ ناکەوێ، ئەفڕێ دەفڕێ نافڕێ، کاتە لە کاتی نەرێ هەمووی وەکو یەکە، بەڵام لە کاتی ئەرێ بە پێی زاراوە دەگۆڕدرێ. هەندێک جار ئە لە پێشی کارەکەیە، هەندێک جار دە، هەندێک جار دێ، دەبی ئەمن هەرسێکیان لابم نا لە جیاتیان دانێم. ئەوە لە کاتی ڕانەبردوو، ئەوە لە کاتی ڕانەبردوو. ئێستا لە کاتی ئەوەی کە کردارەکە یان کارەکە بە کوردی دیارە پێی دەڵێن ناتەواو، واتە ئەمن وشەی مەزنم هەیە کە ئاوەڵ ناوە سیفەتە و بۆ وێنە مەزنە. ئەو ئەیە کارە کردارە، بەڵام چونکە ناتوانم بە تەنێ بینووسم ناچارم دەیدەمە پاڵ ئاوەڵ ناوەکەی کە مەزنە. لە کاتی دەبیتە ئەیە کە دەبیتە نەرێ چ دەکەم؟ دەینم نیەی لە تەنش دادەنێم، دەینم نیەی ئەوها دادەنێم، مەزن نییە، مەزن نییە. ئەو جا لە کوردی زۆر جار نیەکە بە تەنیا دەنووسرێ، ئیدی پێویست ناکە ئەو ئەیە شتەشکەی دیتەوە پێوە بلکێ ناچی لەگەڵ مەزنەکەی، مەزنەکە بە تەنێ دەنووسرێ، نیەکەش بە تەنێ دەنووسرێ لە کاتی نەرێنی. مەزن نییە بە زاراوەشی دیکە ئەوها دەنووسرێ مەزن نینە.
مەزن نییە یان مەزن نینە. هەندێک کەس نییەی ئەو هادەنووسی مەزن نییە ئەو هاش دەبی دیارە بەپێی ئەوەی ئایا کوردی کوو بنووسین، ئایا پێویست دەکات دوو ئی لە دوای یەک بنووسین کە یەکەچیان پیتی بزوێنە و یەکەچیان پیتی نەبزوێنە، یان ئەگەر وابوو ڕەنگە مەزن نییە هەروە بینووسین و خینەوە کەشمان مەزن نییە، بەڵام نووسینەکەمان ئەو هابی. ئەو جەوە دەگەڕێتەوە سەر زانایانی یان ڕۆشنبیرانی کورد، ئەوانەی لە ڕێزمان دەزانن ئایا کامە لەوانە بەکاربینین، هەرسێکیان بەکاربینین یان یەکەچیان بەکاربینین و ببیتە شێوەچی بۆ وێنە ڕێکخرا و هەمومان بەکاری بینێن. ئەوە ڕەنگە جارێ ئەمن نەتوانم ئەو کێشەیە، ئەگەر کێشە بوو ڕەنگە کێشە نەبی، ئەمن لێرە باسی هەرسێکیان دەکەم چونکە هەرسێکیان باون بەپێی زاراوە و بەپێی شێوەی نووسین. کەواتە ئەگەر هەبوو مەزنە دەبیتە لە نەرێ دەبیتە مەزن نییە، بە تەنیا دەنووسرێ مەزن نییە یان مەزن نینە یان مەزن نییە. وشەی دیکە وشەی بۆ وێنە زۆر، زۆر، زۆرە، زۆرە ئەگەر بیکەمە نەرێ زۆر نییە، زۆر نییە یان زۆر نینە یان زۆر نییە، ئەو جۆرە نووسینە. وشەی دیکە وشەی بۆ وێنە هەژارە، هەژارە، هەژارە یەکێک هەژارە کردارەکە کارەکە هەژارەکە نییە، کردارەکە هەژارە، هەژار نییە ئەیەکە دەچی بە تەنیا لە تەنیشت نییەکەی دەبی کابرا هەژار نینە یان هەژار نییە، هەژار نییە بەڵکو دەوڵەمەندە. وشەی دیکە بۆ وێنە بەرز، بەرزە ئەوە ئەرەیە، بەرز نییە، بەرز نینە، بەرز نییە ئەیەکە هەر ماوە بەڵام بەنی نووسە. وشەی دیکە خۆش، خۆشە، خۆشە ئەوها یان ئەوها خۆشە، دەبیتە خۆش نینە یان خۆش نییە، بێگومان خۆش ئەو کات شعەکە جۆرەشکە دەنووسرێ بەڵام نییە بە تەنیا دەنووسرێ. یان وشەی شیرین، شیرینە، شیرین نییە، شیرین نینە، شیرین نینە. قورس وانەکە قورسە، وانەکە قورسە ئەرەیە بەڵام وانەکە قورس نییە، وانەکە قورس نینە، وانەکە قورس نییە. یان وشەی ئاسان، ئاسانە وانەکە ئاسانە بیکەمە نەرێ ئاسان نییە، ئاسان نینە، ئەو هادەی کەمارێ چونکە لێرە ئاسان بە تەنیا ئەوە کار نییە بەڵکو ئاوەڵ، بەڵکو ئاوەڵ ناوە یان هاوڵ ناوە، نازانم چی پێ دەرێن، سیفەتە باز دەکا لە شتێک باسی ئایا وانەکە ئاسانە یان ئاسان نییە. کەواتە دەبی ئەمن بزانم کردارەکە کامەیە هەتا بتوانم بزانم چ کوو گۆڕانکاریەکەی دەکەم. ڕاهێنانی ژمارە یەک ئەو ڕستانەی خوارەوە چ لێ بکە؟ نە یان نا یان نی یان نینی لە پێش دانێ. دەبێ من بچم بزانم کارەکە لە چێن دەرە. ڕستە یەکەم
کەلا ئامێدیێ بڵندە یەکسەر. ئەمن دەوی بزانم ئەوە تا کارەکە کە ئەوەم دیت لە جیاتی چ دادەنێم؟ نیە. نیەی دادەنێم نیە. ئەو جە ئەیەکەش دەینم پێیوە دەنووسێنم کەلا ئامێدی بڵند نییە یان بڵند نینە. نین ئەو جە ئەیەکەش دەینم کە بە خۆم هەمە دایدەنێم لێرە ئەو جە ئەو کات ڕەنگە پێویست نەکا بیلکێنم بە وشەی بڵند تازە وشەکی دیکەی دیتیتەوە کە پێوەی دەلکێ کەلا ئامێدیێ بڵند نینە. کەلا واتە قەڵا یان قەڵات. قەڵاتی ئامێدی بڵندە یان بڵند نییە، یەک لە دوانە. ئێستا دووەم کاکم دەچێت بۆ هەولێر. یەکسەر دەبی بچمە لای کارەکە. دەچێت دەیەکەی تەمەشا دەکەم بیکەمە نەرێ ناچارم لای بم کە دەیەکەی لا دەبم ڕانە بردووە هەمیشە لە جیاتی نایدادەنێ. ناچێت. کاکم ناچێت بۆ هەولێر. ناچێت. ڕستەی سێم دوێنێ میوانەکە هاتبوو. لێرە هاتبوو کارەکەیە. گوتمان ئەگەر بوو هەبوو هاتبوو ئەوە چ دادەنێم لە پێشی؟ نە. نەهاتبوو. نەهاتبوو. دوێنێ میوانەکە نەهاتبوو. ئەم ماستە ترشە لێرە یەکسەر ئەیەکەی دەبینم چ دادەنێم؟ ترش نییە. ترش نییە. ئەو جە ئەیەکەی خۆم دەینمەوە دایدەنێم ترش نییە. ئەم ماستە ترش نییە یان ترش نینە بە تەنیاش دەینووسم. ژوورەکەم خاوێن کردەوە. لێرە هەتا ڕادەیەک زەحمەتە. یەکسەر دەبی بزانم خاوێن کردەوە ئایا کردارەکە کامەیە لە بن چینە؟ لە بن چینە کردارەکە کردەوەیە. کردەوە. وشەی خاوێن کردار نییە. وشەی خاوێن ئاوەڵناوە. سیفەتی شتەکە. کەواتە ئەمن ئەگەر بینم تەنیا دەبی کردەوە ڕابردووە. ژوورەکەم خاوێن کردەوە. کەواتە لە ڕابردوو چ دادەنێم؟ نە. نەی ئاوها دادەنێم. نەکردەوە. ژوورەکەم خاوێن نەکردەوە. ناتوانم نەیەکەی لە پێش خاوێنی دانێم چونکە خاوێن لە بنچینەدا کردار نییە، کار نییە. خاوێن تەنیا ئاوەڵ ناوە. تەنیا سیفەتی ژوورەکەیە. ژوورەکە کووە؟ ژوورەکە خاوێنە یان خاوێن نییە. بەڵام لێرە خاوێن کردەوە هەمووی بوویتە بەیەکەوە بوویتە کردار. بەڵام ئەگەر بیکەمە نەرێ ناچارم نەیەکەی لە پێش کردەوەی دانێم. ژوورەکەم خاوێن نەکردەوە. کەواتە ئاسان نییە بزانم نە لە چێن دەردانێم. دەبی ئەمن زۆر 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 شارەزابم لە ڕێزمان و زمانی کوردی هەتا بتوانم بزانم ڕێسا و یاسایەکان کوونە. بەڵام ئەو کەسانەی کە زمانی کوردی زمانی دایکە لۆیان ئاسانە.
پێویستیش ناکا بیریش بکەنەوە، پێویست ناکا یەکسەر دەزانن نەرێ لە چێن دەردادەندرێ. ژوورەکەم خاوێن نەکردەوە، ئەم ماستە ترش نییە یان ترش نینە، دوێنێ میوانەکە نەهاتبوو، کاکم ناچێت بۆ هەولێر، کەڵا ئامێدیێ بڵند نینە. هەندێکی دیکە لێرە ئەمن باسکەم بۆ وێنە وشەی بزر بوو. لێرە چونکە بزر هەر بەخۆی کردار نییە بە تەنیا، کە بیکەمە نەرێ نابی بنووسم نەبزر بوو، دەبی بنووسم بزر نەبوو، بزر نەبوو. وشەی ڕووخا چونکە بەخۆی وشەکە کارە، نەڕووخا، نەڕووخا. ڕووخابوو نەڕووخابوو. لێرە ڕووخابوو زۆر 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 جیاوازی هەیە لەگەڵ بزر بوو. بزر بوو چونکە ڕووخا هەر بەخۆی بزر بە تەنیا کار نییە، بەڵام ڕووخا بە تەنیاش کارە. ئەگەر بووشی لەگەڵ نەبوو هەر کارە، لەبەرەوەی نەیەکە لە پێش ڕووخای دادەندرێ نەڕووخا بوو. بەڵام لە کاتی بزر نانووسین نەبزر بوو، دەنووسین بزر نەبوو. گریا نەگریا، گریا بوو نەگریا بوو، چونکە گریا هەر بەخۆی کارە، بووی هەبا بووی نەبا هەر کارە. چ بنووسین گریا منداڵەکە گریا یان گریا بوو، هەردووچیان هەر بە بنچینەوە کار و کردارن. ئەگەر لە بنچینە کار و کردار بوو، نەیەکە لە پێشی دادەندرێ. هەبوو نەبوو، چونکە هەیەکە لە بنچینە لکاوە بەو شەی بوو. کەوت نەکەوت، بەڵام سەر کەوت، چونکە سەر بەخۆی کار نییە، واتە ناتوانین بنووسین نەسەر کەوت، دەبی بنووسین سەر نەکەوت. تەنیا کەوتەکە کارە. سەر کەوت سەر نەکەوت، پێش کەوت پێش نەکەوت. ئەو سەر و پێش و ئەوانە هەمویان پێشگرن، لەگەڵ کەوتەکەی بووینە کردار یان بووینە کار. بەڵام وشەی فڕی هەر بەخۆی کارە. فڕی نەفڕی، هەڵفڕی چونکە هەڵ پێشگرە، لە کاتی نەیدانەی ناتوانین بنووسین نە هەڵفڕی، دەبی بنووسین هەڵ نەفڕی. باڵندەکە هەڵ نەفڕی. کاتە ئەوانە گرنگن بزانین لە کوردی. دەڕوە یان ئەڕوە دەبیتە ناڕوە، ناڕوە. ئەیەکە و دەیەکە دەڕوە، ناڕوە. ئەخوا یان دەخوا دەبیتە ناخوا. ئەنوێ یان دەنوێ دەبیتە نانوێ. ئەخوێنێ دەخوێنێ ناخوێنێ. کاتە دەزانین ئێستا کوو وشە دەکەینە ئەرێ یان دەکەینە نەرێ. دەستورەکە چییە؟ ڕستەی ئەرێ ئەو ڕستەیە کە ڕوودانی شتێک پیشان دەدا، شتێک ڕوویدایە، و ڕستەی نەرێ کە ڕوونەدانی شتێک پیشان دەدا، شتەکە ڕوونادا، شتەکە ناکرێ. کاری ئەگەر ڕابردوو بی نەیلۆ زیاد دەکەین، ئەگەر ڕانەبردوو بی نا، و ئەگەر ناتەواویش بی یان ئەی هەبوو نیلۆ زیاد دەکەین، یان نین، یان زۆر جار دوو ئی نی، ئەو دوو ئیەی لۆ زیاد دەکەین.
بۆ کاتی داهاتوو نا ئەگەر ڕانەبردوو بوو واتە دەچم ناچم، دەنووم نانووم، دەخوێنم ناخوێنم، ئەڕۆم ناڕۆم، ئەنووسم نانووسم، ئەتوانم ناتوانم، ئەڵێم ناڵێم، ئەبیستم نابیستم، ئەو شتانە. ئەگەر ڕابردووش بوو نەی لۆ دادەنێ، واتە چووم نەچووم، ڕۆیشتم نەڕۆیشتم، هاتم نەهاتم، ئەو شتانە. ئێستا لەو ڕستانەی خوارەوە نا یان نا یان نی یان نینی دانێ. ئەوانە ئەمن دامنا یان دامنەنا. کەلا ئامێدیێ بڵند نینە، کاکم ناچێت بۆ هەولێر، دوێنێ میوانەکە نەهات بوو، ئەم ماستا ترش نینە یان ترش نییە، ژوورەکەم خاوێن نەکردەوە. نازام لەبەر چ دووبارەیان کردیتەوە، ئەوەی ڕاستیوی. ئێستا ڕاهێنانی دووەم. ئەم بۆشایانە بە نە، نا، نی، نین یەک لەوانە بەکاربێنە. قەدری مانگ ناگیرێت، ناگیرێت چونکە ڕانەبردووە. دەگیرێت ناگیرێت، ئەگیرێت ناگیرێت، تا نەگاتە، تا نەگاتە شەو. قەدری مانگ ناگیرێت تا نەگاتە شەو. قەدری مانگ ناگیرێت تا ناگاتە شەو. تا ناگاتە شەو بێڕەنگە تا نەگاتە شەو، لەبەر چ ئەمن نەی لێرە دادەنێم ئەوەی ڕاستی بی نازانم. ئایا دەبوایە نایدانێم تا ناگاتە شەو؟ قەدری مانگ ناگیرێت تا نەگاتە شەو. ئەم لێرە نەی دادەنێم، ڕەنگە لەبەر ئەوەی کە ڕابردووە نازام لەبەر چ ئەم لێرە نەیدادەنێم ئەوەی ڕاستیوی ناتوانم ڕوونی کەمەوە. بەڵام هەز دەکەم نەیەکە باشە تا نەگاتە شەو، چونکە هەز دەکەم ڕابردووە یان نەی کەنجی دادەنێین لێرە چ نووسرابوو تەمەشاکەم نە کاتی ڕابردوو بوو، کەواتە لێرە ئەمن لەبەر چ هەز دەکەم ئەوە ڕابردووە. ناتوانم وەڵامەکەی بدەمەوە. بەڵام ڕستەی دووەم، سوار تا نەگڵێ، نەگڵێ، سوار تا نەگڵێ نابێت بە سوار. دیارە ئەگەر ئەو تایە هەبوو جوودایە. ئەگەر تا هەبوو جودایە، ئەگەر تا هەبوو هەمیشە دەبی نەیدانەی. سوار تا نەگڵێ نابێ بە سوار. گڵان مانای چییە؟ گڵان واتە بەربوونەوە لە ئەسپ شتیوە.
گڵان ئەگەر کەتێ خوارێ لە ئەسپ ئەوە سوارەکە گڵا. شەچی جوانە تایبەتە بە کەتنە خوار لەسەر پشتی وڵاخ. ڕستەی سێیەم دووربینی پەشیمانی لە دوا نایە. دووربینی پەشیمانی لە دوا نایە واتە ئەگەر مرۆڤک دوور ببینی بزانی چ ڕوودەدا ئەگەر شتەکی کرد پەشیمان نابیتەوە. ئەو مانای هەیە. چارەم ئاگام لە کەس نییە. ئاگام لە کەس نییە. ئاگام لە کەس نییە. ڕستەی پێنجەم سەرێ نەئێشێت پێتوی دەرسۆکێ نینە. نە سەرێ نەئێشێت پێتوی دەرسۆکێنینە واتە ئەگەر سەرت نەئێشی پەڕۆی لێ مەبەستە. هەندێک جار پەڕۆبەستن لۆ سەر ئێشان نییە چونکە مۆدەیە. پەڕۆ و دەسرۆک یان دەرسۆک هەمان شتە. هەندێک جار لەبەرەوەی شتەکە هەموو کەس وا دەکا جوانە یان باوە یان مودەیە بزانت چییە ئەتوش هەمان شت دەکەی. ئەوە لەبەر سەر ئێشان نییە کاتە بە کوردی نووسرایە مودەش بی ئەو ئیشەی مەکە. بەڵام مەبەستیان شتە چیت کێ بێگومان مەبەستیان ئەوە نییە. مەبەستیان ئەوەیە ئەگەر ئەتوو زیاتر ئەوە چی لێ هات ئێرە بوو. ئەگەر کێشە و گرفتت نییە کێشە و گرفت لۆ خۆت پەیدا مەکە. سەرێ نەئێشێت پێتوی دەرسۆکێ نینە. ئەم ڕستە نەرێ یانە بکە بە ڕستەی ئەرێ. کوبیان کەمە ڕستەی ئەرێ. لێرە ئازاد لە ماڵەوەیە کەواتە ئەو نی لە ماڵەوەیە لای دەبە. ئازاد لە ماڵەوە یە. لێرە ئەوەی ڕاستی بێ هەتا ڕادەیەک ئاسان نەبوو چونکە ئەمن ئەوەی دەزانم کە تەنیا ئەم هەیە. لێرە یە دەبی بهێڵمەوە. ئازاد لە ماڵەوەیە. ئەز لەگەڵوی نەبووم. نەبووم ئەو نەیلا دەبم. ئەز لەگەڵوی تەنیا بووم دەهێڵمەوە. بووم نەبووم. ڕستەی سێیەم ئەمە ڕێگەی کەرکووک نییە. ئەمە ڕێگەی کەرکووکە. لێرە هەموو ئەوانە دەسڕمەوە. نی هەرمووی دەسڕمەوە. تەنیا ئەیە کە دەچی بە کەرکووکەوە دەلکێ. ئەمە ڕێگەی کەرکووکە. چارەم دوێنێ لێرە باران نەباری. دوێنێ لێرە باران باری. پێنجەم دلێر فراوینێ ناخوات. دلێر ناخۆت دلێر فراوینێ خۆت یان دەیکەمە دێخۆت یان دەیکەمە خۆت بە تەنیا نازانم دەبی یان نابی. دلێر فراوینێ بە خۆت ڕەنگە دێخۆت ئەو های لێ دێ. شەشەم تۆ ئەم وانەیە باش نازانیت. تۆ ئەم وانەیە باش ئەزانیت یان تۆ ئەم وانەیە باش دەزانیت یان تۆ ئەم وانەیە باش دێزانیت. ئەو های لێ دێ. ئەو های لێ دێ. لێرە ئەمرازانە لە ڕستە بەکار بینە زۆر بەکارمان هینایە. خوێندکاری ژیر
بگەڕێەوە ئەو ڕستانە یان ئەو وشانێک کە ئەمن بەکارم هێنان ئەو توش بتوانێ ڕستەکی دروستکەی لە وشەکان نەهەبی ناهەبینی هەبینین هەبی. شلۆڤەکردن ئەوە ئەمن زۆر باش نیمە لە شلۆڤەکردن، چونکە هەست دەکەم زۆر جار لە کتێبەکەی هەڵەوشت هەیە کاتە ئەمن ڕەنگە خوێندکار بەخۆی شلۆڤە بکە، بەڵام تەنیا دەخینینەوە بزانین شلۆڤەی وان کووە، دوێنێ بارانباری، دوێنێ هاوڵکردداری کاتیە، واتە باسی کاتێک دەکا چ وشە هاوڵکردداری کاتیە بۆ وێنە وشەی ئەم ساڵ، دوێنێ، پار، پێنجشەممە، چوارشەم، پێش کاژێرێک، کاتژمێر 8 ئەوان هەمووی کات، باسی کات، هەفتەی پێشوو ئەوان هەمووی باسی کات، تەواوکەری کارە. ئەوز نازانمان مەبەستیان چیە تەواوکەری کارە. ئەمن هەر حەزم دەکرد باس بکەن کە هاوڵ کاری کاتیە و تەواو تەواوکەری کارە نازانم. بارانیش ناوە بکەرە ئەوە جوانە، نەباری کارە، کارەکە کاری ڕابردووە، باری یان نەباری، بەڵام نەرێیە، واتە چونکە ئەگەر باری ئەرێیە بەڵام نەباری نەرێیە. ئەم ڕستانە شلۆڤە بکە ئازاد، نەچوو بۆ کەرکووک ئازاد بکەرە ناوە، نەچوو کارە، کاری ڕابردووە بەڵام نەرێیە، بۆ ئامرازە، ئامرازی پەیوەندیە. کەرکووک هاوڵ کاری شوێنە، جێگەیە، ڕەنگە ئەوهابی تەواوکەری کارە. شنۆ لە خوێندن دوانەکەوت، شنۆ ناوە بکەرە لە ئامرازی پەیوەندیە، خوێندن ڕەنگە تەواوکەربی. شنۆ لە چ دوانەکەوت لە خوێندن، دواناکەوێت کارە، کارەکی ڕانەبردووە نەرێیە. ڕاوەکردنی پەیڤەکان، پەیڤ بەش واتە پشک یان پار، دواکەوتن، پاشکەفتن، کل واتە قەڵات یان قەڵا، دووربینی، هزرتیژی، دوور نواڕی، دوور ڕوانین، دەرسۆک، سەرپۆش یان دەسرۆک، فراوین، ئەوەی ڕاستی بی فراوین، ئەمن ئەوەی بزانم فراوین نانی بەیانیانە نەک نانی نیوەڕۆیە. ئەگەر یەکێک لە زاراوەی کرمانجی شارەزابی دەتوانی بنووسی ئایا فراوین جەمی نیوڕانەیە، نیوەڕۆیە یان جەمی بەیانیە. ئەوەی ئەم بزانم جەمی بەیانیە، بەڵام ئیدی ئەو کتێبە هەندێک جار کاری ئەوها دەکا. کەواتە ئەمن لێرە لە لاپەڕە 36 ڕادەوەستم دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بشی.